بە دڵنیاییەوە ئەو کارەی کە دەوڵەتی تورکیا کردیەتی پێچەوانەی یاسا و دەستورە، چونکە ئەم هەدەپە حیزبێکی سیاسی مەدەنیە لە تورکیا و ئیجازەی هەیە و کارەکە و نوێنەری لە پەرلەمان و لە ئەنجومەنەکانی شارەوانەکانیش هەیە، بۆیە ئەوە کارێکی ناڕەوایە و ئەو کارێشە ئێمە لە حسێ حیزبی سیاسی، حیزبی شوعی کوردستان، حیزبی زەحمەتکێشان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بەو بۆنەوە و بەیاننامەیەکمان دەرکرد و ئیدانەی ئەو بابەتەمانە کرد و هەروەها داواشمان کرد کە مجتەمەعی دەولی وڵاتە دیموکراتیەکان کۆمسیۆنەکانی مافی مرۆڤ هەڵوێستان هەبێ ڕێگیری بکرێ بۆەوەی حیزبێکی سیاسی قەدەغە نەکرێت لە تورکیا کە خاوەن ملیۆنان دەنگی خەڵکە و نوێنایەتی گەلی کوردستانەکە کە گەلێکە لە بنەڕەتە خۆی زوڵم لێکراوە و ئازاد دراوە. بە دڵنیاییەوە دیموکراتی چۆن حیزبێکی ئیجازەی هەبێ وا مامەڵەیان لەگەڵاکرێن نەخێر، هەروەکو چۆن بە پێچەوانەی یاسا و ڕێساکان و دەستورە هەروەهاش بە پێچەوانەی بنەماکانی دیموکراتی وایە کە هەر دەوڵەتێکی و هەر دەسەڵاتێکی سیاسی کاتێ دەیەوێ هەڵوێستی با بڵین کارکردنی بە ئاراستەی دژە دیموکراتی بێ و هێز بەکاربێنێ و کاری نایاسایی بکە، دیارە هەوڵەدا بۆ ئەوەی ئەو ڕێگرێ بکرێ. بەڵام من دڵنیام گەلی کوردستان لەوێ و لایەنگرانی هەدەفە بە هەموو نەتەوەکانیەوە ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کە ڕێگری لەو کارە بکرێت. بە دڵنیاییەوە کاتێک تۆ ڕێگریەگری لە حیزبێکی سیاسی کە وەکوتم ئیجازەی هەیە و بەشداری هەڵبژاردنەکانی کردووە و نوێنەرایەتی گەلێک ئەکا و خاوەن زیاتر لە ملیۆنێ دەنگە، ئەکید بە دڵنیاییەوە ئەمە بە پێچەوانوێت. پێویستە ئەو لایەنانەی ئەو دەوڵەتانەی ئیدعای دیموکراتیەتەکەن، پێویستە نەتەوەیە گرتووەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەو ڕێکخراوانەی کە تەبەنی ئازادی و دیموکراتیان کردووە و هەموو ئینسانێکی ئازادی خواست فشار بخەنە سەرم دەوڵەتە بۆ ئەوەی ڕێگری لێ بکرێ ئەو هەنگاوانە ناچووکەم ئەوە هەنگاوێکی ملۆڕانەی دیکتاتۆریانەیە کە ئەنجامەکەی لە کۆمەلگایەکی ئەم زەمەنە قبوڵ ناکرێ و پێچەوانەی ئەو ئاراستەیە کە حیزب و لایەنە سیاسەکان دەوڵەتان کاری لەسەرەکەن ئەویش دیموکراتیەتە و مافی مرۆڤ و مافی ئازادیەکان و ئەوانەیە. بۆیە ئەوە ئەبێ هەموو لایەک فشار بخات و هەروەها خەڵکیش با بڵێن جگە لەو ڕێکخراوانە خەڵک لە هەموو لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئەوروپا، لە ئەمریکا، لە ئەڵمانیا کاری جددی بکەن، خۆپیشاندان بکەن، ناڕەزایەتی دەربڕن بۆ ڕێگریکردن لەو هەنگاو.